شوێنێکی فۆلۆکلۆری گەشتیاری دروست کردووە. بەڕوویەکی گەشەوە پێشوازی و ماڵاوایی لە میوانەکانی دەکات. ئەوانەی لەم هەوارگە فۆلکلۆریەدا کار دەکەن سەرجەمیان ئەندامی یەک خێزانن و تەواوی ئەو خواردن و خواردنەوانەشی کە پێشکەشی دەکەن کوردەوارین. وڵای ئەم شوێنە بەڵێ یەکەم جار بەڵێ ئیستیفادەی خۆمانە بۆ ئەوەیە دووسی عایلە لێرە ئیشەکاو بۆ داهاتوو بژێوی ژیانی خۆمان. دووەم جاریش وانزانی فراغێکەیە لە منتیقەی دەربەنی خان بۆ کەلار گەرمیان وتمە ئەم فراغە پڕکەینەوە پشتیوان بەخوا ئێمەش لە خزمەتی ئەو میوانە بەڕێزاین بە هەموو شتەکانمان بە کوردەواری دوای سارد دوای مەشکەی خۆمان یەلکەی کوردیمانەیە کەرێمانەیە پەنێرمانەیە کالانەمانەیە شلۆ برنجمانەیە بە هەموو شێوەکان ئێمە خزمەت دەکەین. ئێمە من خۆم و دایکم و خۆشکم و خێزان مستافێکین ئەوان هاوکار من ئەلحەق ئەوان هاوکار من بۆ تەواوکردنی ئەم کارەکانمان. ئەم جێگە فۆلکلۆریە کە بە کەپر و ڕاخەری کوردەواری ڕازێنراوەتەوە لە تەنیش جادەی سەرەکی کەلار سلێمانی و بەسەر ڕووباری سیرواندا دەڕوانێت. ئەو خێزانەشی کە شوێنەکە بەڕێوە دەبن هەریەکەیان کارێک ئەنجام دەدەن. دایکیان مەشکە دەژەنێت و دۆ و کەرەی کوردەواری پێشکەشی میوانەکانی دەکات. هاتی بۆ لای من پاس دەکەم باوەڵێکدا. بووک و کچەکانیشی سەرقاڵی دروستکردنی کەلانە و برژاندنی کەلانەن کە کڕیارێکی زۆری هەیە. ئابراکەمە کوڕەکانیشان سەرقاڵی خزمەتکردنن. قەزا لە دایکم وەڵا هاتی لێرانەی لێ و مناڵانە ئەو کوڕەکانمە و بووکەکەم و ئەو کەنیشکمە و کالانەکەین و نانی گەرمەکەین و دۆی خۆماڵیمان هەیە و هەیە قەزا لە دایکم کەریە هەیە و هەچی خواردن بێژی هێلکەی کوردی هەیە و ئایترە هەچی بێژی هەیە باوەری جەوێکی خۆشە و جەوێکی سافە و هەم ئێمەش پێمان خۆشە و هەموو خەڵکیش پێ بۆ لامان زۆر خۆشە و پێ خۆشحاڵە. ئەو خەڵکانەشی ڕوو لەم شوێنە فۆلۆکلۆریە دەکەن. لە ژێر کەپر و لەسەر ڕاخەری کوردەواری چای ڕەش دۆی سارد نۆش دەکەن. زۆرێک لەوانەشی سەردانی ئەم جێگەیە دەکەن بە خێزانی و پێکەوە دێن. وەڵی ئەم چایە ئەم دەشتار لە خۆیەوە کە بە ئارودارێکە تامێکی تری هەیە لە زەدێکی تریە بەتایبەتی لە کەشێکی ئاوا کەشێکی وای خوڵقاندووە وارگەیەکی جوانی دروست کرۆ لێرا سێرێک ئەم کەشە هەستەگەی لە ماڵێکی خۆتایی لە شوێنێکی خۆتای کە لادیەک وەکو چۆن بە دڵی خۆ دروستی کرێ بۆ شۆ خوڵقاندوێتیان پێەوە کەشێکی خۆشی دروست کرۆ. لێرە ئاگر خۆش کراوە و برنج و گۆشت و فاسۆلیا بەسەر خەڵوزەوە هەمیشە ئامادەیە. کڕیارانیش نۆرە بۆ برنجی سەر ئاگر دەگرن. برنجی ئارەکەین و شلەکەین و ئایتر هەرکیەوە پێداویستی خۆی هەر داواکاری خۆی احتیمالە کابرا حەزی لە بێوارە بێ بەرە ئەتوانێت عەسر تەلەفۆنمان بۆ بکاو ئێمە خزمەتی بکەین. قوربانگیان شتەکانیشمان هەمووی فرێشە کوردەواریە بێزیان 1 کیلۆ ڕۆن بخۆ لێرە زەمانی جەڵدە دەکەین خۆشەویستن. ئەوانەی سەردانی ئەم شوێنە فۆلۆکلۆریەی نزیک ناحەی باوەنووری دەڤەری گەرمیان دەکەن وەک خۆیان دەڵێن خواردن و خواردنەوەی ژێرکەپر و دەوار جگەلەوەی چێژێکی تایبەتی هەیە هاوکات لە ماڵیش دوور دەکەونەوە و جەوێک دەگۆڕن. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان.